ئێوە چۆن لەم ڕێکەوتنە ئەڕوانن فەرموون؟ بە بڕای من ئەوەی کە بۆ شاردنەوەی شکستێک بێ کە بەسەری هاتۆ بزوتنەوەی گۆڕان یان بۆ ئەوە بێ کە ئەم ڕێکەوتنە بۆەوەی کە بتوانن لانی کەم تۆزێک بەربگرن بە مەلهوڕیەکانی پارتی دەکرێت هەردووکیانی تیاابێ. بەڵام بزوتنەوەی گۆڕان بێجگەل لەو ئەزمە قوڵە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و حکومڕانیەکە بۆژوازی کورد بە سەرجەم حیزبەکانیەوە لە کوردستانە لەگەڵی بەرەوڕوە، ئەگەر بێژگەر لەوە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەک قەیرانێکی ڕێکخراوەیی و حیزبی سیاسی و ئیستراتیژی گەورەتری شابەرەوڕوە. ئەگەر ڕێگە بدەن وێناکە تۆزێک ڕۆشن کەمەوە کە ئەم ڕێکەوتنەی یەکێتی و گۆڕان هەرچەنە مەلابەختیار دەڵێ تەنیا لەسەر مەسەلەی ئەم ڕێکەوتنە تەنیا لەسەر مەسەلەی هەڵبژاردنە کە من پێم وانییە وابێ یان لانی کەم ئەمە یەکەم هەنگاوێتی لەم چوارچێوەیەدا. بەڵام ئەم ڕێگە بدەن باسیەوە بکەین کە ئەم ڕێکەوتە نامێت لە چوارچێوەی چه هەلو مەرجەکە کە لە کوردستانە هەیە خەریکە قەرارێک دێ و خەریکە ڕوەدا. تەواوی ئەحزابی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد، یەکێتی پارتی، بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵ، بزوتنەوەی نوێ، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، هەموو ئەم حیزبانی کرد لە نێو چوارچێوەی ئەوەی کە پێڵێن کایی سیاسی بۆژوازی کوردان هەمویان لەگەڵ یەک ئەزمەیەکی ئێژگار قوڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بەرەوڕون. هەم لە بەرامبەر خەڵکی کوردستان خۆیان خەڵکی ئێستا بزوتنەوەی وەخواستی ڕوخاندنی یەکێتی و پارتی و سەرجەم دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بۆژوا ناسیۆنالیزمی کورد سەرەکی ترین و کۆمەڵایەتی ترین و سەراسەری ترین خواستی جەماوەری ناڕازی خەڵکی کوردستانە کەمەیەکێ لە پایەکانی قەیدانی یەکێتی و پارتی دەسەڵاتی بۆژوا ناسیۆنالیزمی کوردە. یەکێکی ترەوەیە کە ئەم دەسەڵاتە لەگەڵ حکوومەتی عێراقیشا لە بنبەستایە. بۆیە ئەوە نزیکی بە 6 مانگەچێت بە حساب ڕێکەوتنامە ڕوویداوە و لەسەر مەسەلەی نردنی بودجە و بەشی هەرێمی کوردستان، بەڵام تاوەکو ئێستا بە قسەی دوێنێ مەلابەختیە تا ئێستا 11,000 دیناریان نەناردووە بۆ کوردستان. ئەمە نیشانەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتی یەکێتی و پارتی بۆژوا ناسیۆنالیزمی کورد لەگەڵ حکوومەتی عێراقیشا لە قەیرانێکی گەورایە و یەک هەنگام ناچێتە پێش. بۆیە کولی سیاسەتی یەکێتی و پارتی لە عێراق و لە ناوچەکەدا لەگەڵ بنبەستێکی شکستێکی قوڵ بەرەوڕوە. بە بڕای من یەکێتی و پارتی ئەمانە ئەمڕۆ بەسمەی دەستپێرن سیاسەتیان لە بنبەستێکی خانقە گیری کردووە. لە نێو ئەم هەلوو مەرجەدا کە مەسەلەی هەڵبژاردنیەتە پێشەوە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتاوی دروستبوونیەوە و ئیستراتیژیە کە بووی ئەوە بوو کە حکوومەتی دامەزراوە دروستەکەین، ئەوە بوو کە پەرلەمانەکەین بە پەرلەمانی کوردستان و دەستی ئەحزاب لە نێو دەسەڵاتدارەتی لە کوردستانە کۆتا ئەەکەین و ئابووری کوردستانە گەڕینەوە بۆ سەر سای پەرلەمان و شکۆ گەڕینەوە بۆ پەرلەمان و هەمووانە بەمە چوارچێوەیەکی دا بە بزوتنەوەیکی ناڕزایەتی کە خەڵک بوویەتی ئوفقێکی پێدا خەڵک احتیمادی پێکرد وە سەرنجام دەرکەوت کە لە نێو ئۆپۆزیسیۆنا بوو هێزێکی کۆکردبەوە سەرۆشی پەرلەمانی کرد بەدەستیەوە، بەڵام نەکرد هیچی بۆ نەکرا، بەڵکو پارتی هەر لە دێگەڵە جانتاکەی لە سەرۆکی پەرلەمان کە گۆڕان بوو لی وەرگرت و نردیەوە بۆ ماڵە 2 ساڵ پەرلەمانی داخست. دوایی بزوتنەوەی گۆڕان جا شووە استراتیژی خۆی بەوە گرێدا کە لە لەگەڵ پارتی یەکێتی حکوومەت دروست کات بەشکم لە ڕێگەی حکوومەتەوە بتوانێت چاکسازی بکە ئەوەی کە ئەو ئیستراتیژی کە بە حساب بۆی دروست بوو ببیکە. ئەمە لەمە شار شکستی خوارد. بۆیە سەرنجام ئێستا بزوتنەوەی گۆڕان بەشێکی لە ناو لە حکوومەتە لەگەڵ پارتی، بەشێکی لەم لە ڕێکەوتنامەکە لەگەڵ یەکێتی، بەشێکی تری ئەندام پەرلەمانەکانیان کە لەولان لە بەغدا قسەیەکی ترەکەن کە لەگەڵ یەکێتی و پارتی هەردوویی پێچەوانەیە وەسەر لە نێو شتێکان کە پێڵێن هاوپەیمانی هیوە، بەشێکی تریان هەموو ڕۆژێک وازێن وەڕۆن و سەرنجام ئەو وەزیرانەی کە گۆڕان نردبووی بۆ حکوومەتکردن و نوێنەرایەتیکردنی گۆڕان لە بەغدا هەمیان بوون بە پارتی. بۆیە لە نێو قەیرانێکی گەورە ئاگیری کردو هەموو ڕۆژێ هێزەکانی هەڵەوەرێ. بۆیە لەوانەیە ئەمی پێ باشتر بێکە کە بە بڕای من سەرەتاکانی لەوانەیە بەرەوە ئەوە بچێت کە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ببنەوە بە یەک شت. بۆیە ئیستراتیژیەکەی بە بنبەست گەیشتووە سەرنجام ئەوێت بتوانێت تۆزە پەڕووباڵی خۆی کۆ بکاتەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بتوانێت ڕێکەوتنامەیەک کە بەشێک بووە لەوە سەر بە یەک خێزانن بەرژەوەندیەکی هاوبەشیان هەیە بۆ جیاوازیەکی و تویان لە بەینانیە. بۆیە سەرنجام بتوانن ڕێکەوتنامەکە زۆر لەواوەتر بێ و بتوانن هاوسەنگی هێزێک بە جۆرێک لەگەڵ مەلهوڕیەکانی پارتیا تۆزێ بگۆڕن.
هاوڕەتایر ئەم ڕێکەوتنەوەک و دەستکەوت ناوەبرێت ئەمە بێگومان لە دیدی هەردوو لاوە بە تایبەتی سەران یەکێتی زۆر باز لەوەکان دەستکەوتی ئەم ڕێکەوتنە چییە؟ بە بڕای من ئەم قەیرانی کە پێشووتر باسم کرد وای کردووە کە هەموو خانەوادەی بۆژوازی کورد لە بەریەکە وەشاوە نەکەم حزبەکان بەرامبەر بە یەکتری لە نێو خودی حزبەکانیشە چەندین فراکسیۆنی جۆراوجۆر دروست بوون لە نێو یەکێتیا تەماشا کە هەرێکی لە ئاوا دەگەتوێنێ لە نێو پارتیا کە بەدرێ کە خۆیان بازەکەن یەک دەستن زۆر ئاشکرا خەت و خطوتی جۆراوجۆر هەست پێکرێ لە نێو حزبەکانی ترا خەریکن لەم سەنەر لەمەوە ڕابوو لە لەولا ڕابوو لە نەتیجەتەن خانەوە هینێکە چوارچێوەیە کە ئەم حیزبانەی پێ بەیەکەوە بەستبەوە لە ئەم قەیرانە وای کردووە کە لە نێو خۆیانە شیرازیان لەبەر یەک هەڵبوەشێ دوێنێ پێرێ بۆ مەلا بەختیار وتی بە بڕوای من وتی پەیوەندی نێوان حیزبەکان وتی لە تەنانەت لە سەردەمی شەڕی ناوخۆشە وەک ئێستا خراپ نەبووە ئەمە تعبیری مەلا بەختیار خۆیەتی کە لە نێو دڵی مەسەلەی حکومڕانی بۆژۆ ناسیۆنالیزمی کوردایە بە بڕای من ڕاستەکە بۆیە ئێستا ئەگەر یەکێتی و گۆڕان بچنە پەنایەک و لەسەر کۆمەڵێشت هەیە ڕێک بکەون بەشکن بتوانن هاوسەنگێکی هێزی تۆزی زیاتر و بەهێستە لە بەرامبەر پارتیا لە بەرامبەر ملهوڕی پارتیا بەدەستبێنن بەدەستکەوت ێزانن بۆ خۆیان ئەکرێت دەستکەوت بێ ئەم هەتوو هاوارانش کە ئیکەن یەک ڕیز بین و یەک دەنگ بین چ لە بەرامبەر بەغدا و هەموو هەتوو هاوارانەکەیکەن ئێستا گەر هەر ناوێت لەم ڕاستایە چوو بێتنە پێشەوە لە دەوری یەکتری کۆبوونەوە ناحەقیان نییە بە دەستکەوتی بزانن بەڵام هیچ دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستانیان نییە هیچ قسەیەکی ترێڵێ ئەم ڕێکەوتنە تەنها استراتیجە و مەبەست لەوە نییە کە سیاسەتی یەکتری قبول بکەن بەڵکو تەنها تاکتیکە و لەم کاتەیە واخوازێت ئایا ئەمە تەنها تاکتیکێکی استراتیجیە؟ آخر ینی سیاسەتی یەکتر قبول نەکردن چییە؟ من ئەمێ بزانم جیاوازیە کە بزوتنەوەی گۆڕان بیبێ لەگەڵ یەکێتیا چییە؟ جیاوازیە کە بزوتنەوەی گۆڕان بیبێ لەگەڵ پارتیا چییە؟ یا جیاوازیە کە یەکێتی پارتی بیان بێبەیەکەوە چییە؟ بێجگەل لەسەر مەسلەی دەسەڵات و تاڵان و بڕۆیی و نوێنەرایەتی کردنی سەرمایەدار و بەتاڵانبرنی سەرۆت و سامانی کۆمەلگا هیچ جۆرە جیاوازیەکیان لە بینان نییە کام سیاسەتە کە پێچەوانەی یەکتریەکە یەکێتی پارتی هەیەە لەسەر حکوومەتکردن لەسەر بەتاڵان بردن لەسەر هێشتنەوەی نایەکسانی چینایەتی لەسەر ئەوەی کە خەسخەسەکردن و بەتایبەتیکردنی تەواوی جوگەکانی دەسەڵات و تەواوی خزمەتگوزاریەکان لەنێو کۆمپانیەکانی خۆیانە سیدانە ساڵە بەیەکەوە حکوومەت شەڕیان کردوێ هەر بۆ تاڵانی بووە یا حکوومەتیان دروست کردوێ هەر بۆ تاڵانی بووە لەسەر تەواوی نایەکسانی و ئەو قڵشتە چینایەتیە کە لە کۆمەڵگەی کوردستانە هەیە لەو بێمافیە لە کۆمەڵگەی کوردستانە هەیە لەسەر تەواوی جوگەکانی دەسەڵات و بژێوی ژیانی خەڵک هیچ جیاوازییان نییە جیاوازیەکانیان فقط لەسەر تاڵان و بڕۆی و دەست مەسلەی قەڵەمڕەوی دەسەڵاتە لە کوردستانەکە ئەگەر ناڕزایەتییان هەبێت لەسەرەوەیە کە لە دەسەڵاتە کەمتر شەریکەکرێن ئەم قسەیە ئێمە لە کاتی دروستبوونی پەرلەمانی کوردستانەوە وتومانە کە پەرلەمانی کوردستان تەنیا چوارچێوەیە کە بۆ بە قانونی نیشاندانی دەسەڵاتێکی میلیشایی کە یەکێتی و پارتیەیانە بێجگە لە دامەزراوەیەکی مشەخۆر هیچ لە مادان نەبوو هیچ کارە کە سەرەت و سامانی کۆمەلگا دەکرێت بە قورژیا هیچ شتێکی تر نییە بۆیە دەسەڵاتی میلیشایی دوو حیزبە بە زۆری چەک بەسەر سەری خەڵکەوە دامەزراون ئەو حیزبانی کە لە نێو دەسەڵاتن یا جارجارشنە ئۆپۆزیسیۆن یا جارجارشنە نێو دەسەڵاتەوە بێجگەل لە شەریکبوون لە دەسەڵات هیچ جۆرەشتێکی تر نییە هەر حیزبێکی سیاسی ڕێگەی پەرلەمان بۆ ڕزگاربوون لەم هەلوو مەجوو بن بەسەر ئێستا ڕێگەی پەرلەمان ڕێگەی چاکسازی سەرجۆکردن و کلکوجۆکردنی ئەم دەسەڵاتە نیشانی جەماوەری ناڕازی خەڵکی کوردستان بە بێشک قازانج و بەرژەوەندی لەمانەوەی ئەم دەسەڵاتە لە کوردستان بۆیە خەڵکی کوردستان بە یەکجار هەموو حزبەکانیان خسە یەک چوارچێوەکە دەبێن حزبانە دەستیان کۆتاکرێنە سەر ژیانی خەڵک هاوڕێتایر بۆ چوونێکی تر هەیەڵێ گۆڕانە چێتەوە ناو یەکێتی ئێوە چەنێگەم بۆ چوونە بە ئەگەرێکی واقعیە بینن من بە ئەگەرێکی واقعیە زانم لەبەرەوەی کە وەکووتم ئەمانە هەمویان ئەحزابی جۆراوجۆری یەک بزوتنەوەی کۆمەڵایەتین کە پێڵێن بۆژوا ناسیۆنالیزمی کورد بۆ نمونە
لیبرالیزم، ناسیونالیزم، پۆپۆلیزم، سۆسیال دیموکراتی، ئەمانە ڕەوتگەل و ئەخشارگەلی جۆراوجۆری بۆرژوازی لە بەردەم کۆمەلگایە دایناون کە خەڵک چونکە مەسەلەی ناڕەزایەتی بەرامبەر نایەکسانی لە کۆمەلگەی سەرمایەداری شتێکی چار هەڵمەگر و شتێکە کە بەشێکە لە پێکاتی نظامی سەرمایەداری بەهۆی نایەکسانی چینایەتیەوە، بەهۆی نەبوونیەوە، بەهۆی بێکاریەوە ناڕەزایەتی لە کۆمەلگەی سەرمایەداریە یەک شتێکی چار هەڵمەگرە. بۆیە بۆرژوازی ئەم ڕەوتگەلانەی لە بەردەم کۆمەلگەدا داناوە کە ئەگەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ئوفقی ناسیونالیزمیان بێئومێد بوون، ئوفقی سۆسیال دیموکرات لە بەردەمیا بێت کە ناڕەزایەتی خۆی لەبەرێتە پێشەوە، یا ئوفقی پۆپۆلیزم لە بەردەمیا بێت ناڕەزایەتی خۆی لەبەرێتە پێشەوە، بۆ ئەوەی کە ئوفقی سۆسیالیزم پەیان نەکات کرێکار و زەحمەتکێش، بۆ ئەوەی کە بتوانێت دەسەڵاتی سەرمایە ئەگەر ئەم حیزبیشی یا ئەم دەسەڵاتی یا ئەم ئوفقیشی لابرد ئوفقێکیکەی لە بەردەما بێ بۆ دەسەڵاتی سەرمایە و نایەکسانی چینایەتی لە کۆمەلگەدا بپارێزایی بمێنێتەوە. بۆ یەکێتی و پارتی بچێتەوە ناوی یا نەچێتەوە پارتی بچێتەوە ناوی، ئەمانە وتم دوو حیزبی یەک بنەماڵن، یەک خانەوادن. بۆیە لە ناو کە بۆرژوازی لەگەڵ قەیرانە بەرەڕوە بێ زۆر جار ئەحزابی سیاسی تازە دروست بن. تا بزوتنەوەی گۆڕان هەوڵێک بوو بۆ ڕزگارکردنی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە حەفەی شوباتی لەبار برد. ئەم هاوپەیمانی ئێستش کامیکە هاوپەیمانی هیوا ئەمریکا لە بەغدا هەیە، ئەمەش ئوفقێکی ترە، یان ئەوەی کە بە مردووی لەدایک بوو ئەمەینەوەی نوێ. ئەمانە هەمووی هەوڵی جۆراوجۆری ئەقشارگەلی بۆرژوازی بۆ ڕزگارکردنی دەسەڵاتی بۆرژوا ناسیونالیزمی کورد کە 30 ساڵە بێجگە لە شکستی لە دوای شکست ئەمڕۆ سپاردن بەسبێنیە هیچ نەتیجەیەک و هیچ ئاسۆیەکی نییە. بۆیە دەیانەوێت زانم کە ئەگەر ئەم هەلومەرجەوا بڕوا شۆڕژ و هاتنە مەیدانی خەڵک گێتە پێشەوە، سەرنجام خەڵک ئوفقی سۆسیالیستی پێیاکە بۆ ڕاماڵینی ئەم دەسەڵاتە. هەموو ئەمانی کە لەم هەلومەرجانەیە دروزە بن هەوڵدانی بە جۆراوجۆری بۆ بۆرژوازیە کە بتوانێت ئوفق ڕێگە بگرێت لە ئەوەی کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ئاسوی سۆسیالیستی بۆ ڕزگاری یەکجاری نێتە مەیدان، بەڵکو لەم حزب بۆ ئەو حزب لە چزانم لە یەکێتی پارتی بێ ئومێد بوو بزوتنەوەی گۆڕان پیاکە، لە بزوتنەوەی گۆڕان پیا بوو نەوەی نوێ پیاکە، لە نەوەی نوێ هین بوو هیوا پیاکە، سوزان 4 ڕۆژی کە چیکە دروزە بێت. هەموو ئەمانە هەوڵی جۆراوجۆر بۆ ڕزگارکردنی ئەم دەسەڵاتە کە نەکا شۆڕژ ڕووبا لە کوردستان و سەرنجام ئەو بەلەمەی کە هەمویانی تێدان بە یەکجاری غەرق بێ و دەسەڵاتێکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران بۆ خەڵکی کوردستان دروست بێ و لەم گەندەڵی و فەساد و مافیانە خەڵکی کوردستان ڕزگاری بێ. بۆیە بە ئەگەرێکی نزیک ێزانم و پێم وانییە کە هیچ پاروێک بۆ سەر سدرەی خەڵکی کوردستان زیاد بکە وەکووا بوو کە چزانم لە حەفەی شوباتە هەر 5 حیزبەکە بە دەوری یەکەوە بوون و هەموو ڕۆژێکیش کۆبوونەوەیانە کرد و سەرنجام توانیان ئوفقی خۆیان بکەن بە ئوفقی بزوتنەوەی حەفەی شوبات و کارەساتێک بەسەر بزوتنەوەی حەفەی شوبات و ڕۆژانی دوایە بێن. ئێستا ئەگەر یەکێتی گۆڕان بن بە شتێک بۆ خۆیان دوای سەرنجام لەگەڵ پارتیا دانیشن پۆستەکان چۆن تەوزیعەکەن هیچ پاروێک بۆ سەر سپرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش زیان ناکات. هاوڕێتایر بینەرێک پرسیاری کردووەڵێ ئایا بەکردەوە ئەم ڕێکەوتنە ئەنجامی ئەبێت؟ ئەزانی چۆنە مەلابەختیا قسەیەکی بوو وتی ئێمە هەمیشە لە کاتی قەیرانە زۆرتر لە یەکتری تێگەین وەک لە کاتی ئاشتیە. لە کاتی قەیرانە وتی چونکە لە بەردەم مەترسیە بەرەڕووی. ئەم قسەی مەلابەختیار زۆر دروستە. هەمیشە وەختێک بۆرژوازی کورد لەگەڵ قەیرانە بەرەڕوو بوون زۆرتر لە یەکتری تێگەیشتون وەزانی ویانەکە لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیە بەرەڕوون بۆیە پشتیان ناوە بە پشتیەکەوە لە بەرامبەر زوتنەوەی ناڕزایەتی خەڵکا بوو بێ یا لە بەرامبەر هەچ هێزی ترا بوو بێ. بۆیە بۆچی ناکرێ ڕێک بکەون، بۆچی ناکرێ؟ یعنی تۆ بێنە بەرچاون ئەو بەرهەم ساڵحە هێزێکی دروست کرد و تەحالوفێکی دروست کرد و وتی بەشەرە بێ حرمەتی خۆی بزانێ و لە تەلەڤیزۆنەکان هەموو ڕۆژێک قسەیە کرد لە ماوەی 24 ساعتە پۆستی سەرۆکۆماری درایێ و بە 1 دقە هەموو هاوپەیمانیەکەی هەڵوەشانە و سەرنجام چۆ ناوێکێتی و نەخەجاڵەتیشی کێشە و نە هیچ شتێک. بەس وەیە خەسڵەتی ئەم بزوتنەوەیە ئەمێ لە ناویەکان یەگەر کوشن لە کاتی انتخاباتە دەمانچە تەوزیعەکەن لە کاتی انتخاباتە دەمانچە تەوزیعەکە چی شەخ جەعفەر لە خەڵک چێکی بەدەستێت. تۆ جەلال تاڵەبانی خۆی چێکی دەمانچی بەسەر خەڵکات تەوزیعەکە بۆی کە دەنگ بن بەیەکێتی ئێستا تۆڵی خەڵک چێکی بەدەستەوە بۆیە ئەوان بە دۆشکە تاقاکەن. مەبەستمەوەیەک بڵێم کە ڕێک بکەون نەکەون چ بەندێکی ڕێگەکەون
هیچ یەک زەڕە قازانج و بەژەوەندی خەڵکی کوردستانی تیا نییە. باشە هاوڕێتایر لە کۆتاییدا گە شتێکت ما بێت و بە پێویستی بزانیت من لە ماوەیەکی زۆر کورتاویستم یەک شت بڵێم کە بەڕاستی ڕۆژڵاتی ناوەڕاست لە نێو قەیرانێکی ێژگار گەورەیە بەشە وەختێ سەیری سووریاکە وەختێ سەیری عێراقەکە وەختێ سەیری کوردستانەکە وەختێ سەیری ژیانی خەڵکەکەی ئاستی بێکاریەکەی ئاسۆیەکی زۆر تاریکە بینی و سەرنجام ژیانی خەڵک لە نێو هەلومەرجێکی بێ ئەندازە نالەباری ئابووری سیاسی و ئەمنیە بەڵام خەریکە وردە یەک ئاسۆیەک پیابێ یەک ئاسۆیەک پیابێ بە تایبەت هاتنە مەیدانی کرێکارانی نەوت لە ئێران هاتنە مەیدانی کرێکارانی پیترۆشیبی لەم ئینتیخاباتی سەرۆکایەتی ئەم جاری جمهوری ئیسلامیە سەرنجام نزیک بە زیاتر لە نیوە لە خەڵکی ئێران بەشداریان نەکرد لە هەندێک شوێن سنووقەکانیاندا بۆ بەربەر سەرنجام هەناوێک لە گۆڕینی تەوازن قوا لە بینی کرێکاران زەحمەتکێشانی خەڵکی ئێران و لە بەرامبەر دەسەڵاتی جمهوری ئیسلامیە من نامێ مبالغە بکەم بەڵام هەناوێک لەم تەوازن قوای گۆڕاوە ئەگەر ئاسۆیەک بێتە پێشەوە و سەرنجام کرێکاران و زەحمەتکێشان جمهوری ئیسلامی بڕوخێنن تەواوی هاوکێشەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئاڵوگۆڕی بەسەردابێ چونکە جمهوری ئیسلامی دەستی هەیە لە فەڵەستین دەستی هەیە لە لوبنان دەستی هەیە لە سووریا دەستی هەیە لە یەمەن ئەوە هیچێ لە عێراق هەر لایە لە دەسەڵاتی لە عێراق بەدەستەوەی دەستی هەیە بەسەر حتا ئینتیخاباتەکانی نێوێکێتیەوە کە لە سەرکردایەتیەکێتیەکرێ بەدەستەوەی لە ناو تەواوی ڕیشەی هەلومەرجی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەلاکە ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ بەدەستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش یەک ئوفوقێکی ئێژگار گەورە لە بەردەم خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بیزات لە عێراق ئەکەوێتە سەر پشت کە هیوادارم ئەو ڕۆژە دوور نەبێ کە ئێمە بتوانین بەو ئاسوێەوە پەیوەست بین.